لەو خاکەی ڕۆژێک ناخۆشترین ڕووداوی مێژووی بەسەرداهات، ئەمڕۆ چیرۆکی نوێی ژیان دەنووسێتەوە. ئەم زەویە ئێستا تەنیا گیان ناڕوێنێت، بەڵکو و هیواش دەڕوێنێت. خاکەکەی بە پیت و بەرەکەتە، هەرچی تێیدا بچێنیت سەوز دەبێت. ئاژەڵەکانیشان لەسەر ئەم خاکە دەلەوەڕێن، بۆیە شیرەکەیان تامی ژیان دەدات. ئەم شیرە هی گوند و ئاواییەکانی هەڵەبجە و هەورامانە، کارگەیەکی شیرەمەنی دامەزراوە و هەر کیلۆیەکی شیر بە بڕی 1000 دینار دەکرێتەوە. چیتر خەڵکی هەڵەبجە و هەورامان خەمی ئەوەیان نابێت شیرەکانیان لە شوێ بفرۆشن یاخود بیکەنە بەرهەمی سپیایی. لەمە دووە کارگەی ڕاسان لە سیروان بەرهەمی هەموو سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەی مانگا و بزن و ئاژەڵی شیردەری هەیە. شیرەکانیان دێنە بەردەم کارگا، لێرە شیرەکان ئەپشکیندرێن و دوای دەرچوونیان لە تاقیگا دەکرێنە چەندین زۆر بەرهەمی خۆماڵی. ئیدارەی کارگەی ڕاسان چەند کەسێکی ڕاست پاردووە ڕۆژانە شیری ئاژەڵدارانی سنووری پارێزگای هەڵەبجە بکڕنەوە و بیهێنن بۆ بنکەی وەرگرتنی شیر لە ناحیەی سیروان و لە بەردەم کارگەی ڕاسان. جوتیارێکی زۆریش هەن، گاوداریان هەیە و بە تانکەر و بە ڕێژەی زۆر ڕۆژانە شیر دەگەێنە ڕاسان. گاودارێکی بچووکم بۆ خۆم دروست کردووە لە گوندەکەی خۆمان. کۆمپانیای ڕاسان دەستی کردووە بە وەرگرتنی شیر. بڕێک کەوڵم داوە بۆ ئەوەی وردە مانگاکان زیاد بکەم، ڕێژەیان زیاد بکەم بۆی بەرهەممان زیاد بێت. ئێستا ڕۆژانە تقریبن حدودی 130 کیلۆیە شیرم. سپاس بۆخوا ئەم کۆمپانیایە کە دەست بەکار بووە ماندوو بوون و مەسلوف و خەرجیەکە ئێمە هەمانە کەمترە لەوەی کە دەستمانەکەوێت، چاوەڕێی زیاترین دەستمانکەوێت. بەڵام ئێستا بۆ ئەم سەرەتایە بۆ ئەم حاڵەتە بە تاکید خراپ نییە و باشە و ئومێدی زیاترمان پێیانە. لە بنکەی وەرگرتنی شیر تاقیگەی تایبەت هەیە. پشکنینی فیزیایی و کیمیایی بۆ شیرەکان دەکرێت و مەرج و ڕێنمایی تەندروستیان نەبێت نایکڕنەوە. ڕێنوێنیش بە ئاژەڵداران دەدرێت کەچی بکەن بۆ ئەوەی شیرەکانیان لە تێستی تاقیگەی دەربچێت. ئەو شیرەی ئۆکەی تاقیگە وەردەگرێت، دەڕژێتە ئەم دەفرە و ئەوی 6 کیلۆ و لیترەکەی دەکات و دەڕژێتە عەمباری ساردکەرەوە. مامازاد من شیرم بینی کە لە تێستی ئێوە دەرنەچوو گێڕاتانەوە. ڕێنوێنیتان چییە کە ئەو شیرەی دێ هەمووی وەربژیرێ و دەربچی تاقیگە ئۆکە بدات؟ ئەگەر لە ڕووی شکل و شێوە و شێوەی گۆڕابوو، ماوەدێکی تری تێکەڵ بوو، شتی پیسی تێکەڵ بوو، پوشی تێکەڵ بوو، ئەو هۆکاری کە پێی ئەگوازێتەوە ئۆتۆمبیلی کە بۆمانێنێ گەر پیسپۆخڵ بوو، ئەو شخصی کە بۆمانێنێ ئێمە ئەوە ڕاستەوخۆ ڕجێکتێکین ڕەفزیەکەین ئەوە وەرناگری. ئەگەر لەم قۆناغا دەرچوو ئەگوازینەوە بۆ تێستی کیمیایی لەگەڵ PS کە ترشێتی ئەم شیرە دیارریەکە. ئیتر ئەمە تقریبەن 11 فەحسە نیکە ئەم جیازە بۆمانەکات. عەمباری سەرەتایی 5 تۆن شیر دەگرێت. هەر کات پڕبوو شیرەکەی دەگوازنەوە بۆ ئەم تانکەرە گەورەیە کە 12 تۆن شیر دەگرێت و دەتوانێت ماوەی 48 کاتژێر شیرەکە هەڵبگرێت بێ ئەوەی تێک بچێت. ئێستاوە قۆناغی سەرەتایی کارگا ڕۆژانە بە گشتی نزیکەی 20 تۆن شیر لە خەڵک دەکرێتەوە. سەرچاوێکی دیکەی شیری کارگەی ڕاسان بە خێوکردنی بزنی جۆری سانینە. ساڵی 2021
لە هۆڵنداوە 320 بزن و 15 نێریان هێنا. ئێستا بوونەتە 1500 بزن و 50 نێری و دەیان کار و ژیسک. بزنەکان لە 2 ساڵدا 3 جار دەزێن، زۆر بەشیان دوانە و سیانەن، تەنانەت هەیانە 5 کاری بە یەک سک دەبێت، بۆی ڕێژەی زۆربوونیان زۆر خێرایە. بەم جۆرە بزنە ئەوترێ بە ئینگلیزی فۆس مەزەر ئۆف هیومان، واتە دایانی مرۆڤ. نزیکایەتی ئەم شیرە لەگەڵ شیری دایکە زۆر لێکە و نزیکن، بۆیە زۆرینەی ئەو شیرە وشکانی کە لە جیهانە بۆ مناڵ بەکارهێنێ سەرچاوەکە شیری بزنە. بۆ بەهای خۆراکەکەی ڤیتامین و کالیسیۆمەکەی تایبەتە و تایبەتمەندێکی تریشەیە بۆ مناڵ باشە ئاسان هەرسە بێ، بۆیە زۆر بایەخی پێدرێ و لەگەڵ ئەوەیە بەهای خۆراکەکانی و کالیسیۆم و ڤایتامینەکانی زیاترە لە شیری مانگا. پرۆژەی بەخێوکردنی بزنەکان لە گوندی دەڵەمەڕی هەڵەبجەیە. دەوروبەری شێڵگەیان بەگەنم وێنجە و گەنمەشامی چاندووە. ڕۆژانە 6 تۆن ئالیک دروست دەکەن و بە 3 ژەم بە بزنەکانی دەدەن. ئەوانیش کار و ژیسکی زۆریان خستۆتەوە و لە 24 کاتژێریشدا هەر بزنێک نزیکەی 4 کیلۆ شیری هەیە. زۆربەی ئەو شیرانەی وەکو خۆراکی مناڵان دەهێنرێتە بازاڕەکانی هەرێمی کوردستان شیری ئەم بزنانەیە. ئەم شیرە لە دنیادا وەک شیری جێگرەوەی دایک سیر دەکرێت، بۆیە لە هەڵەبجەش چەند ساڵێکی دیکە ئەم بەرهەمە خۆماڵیە لە بازاردا دەبێت. ڕۆژانە نزیکەی 5 تۆن شیر بۆ کارگە دابین دەکات. بە بەردەوامی موسیقێکی ئارام بۆ بزنەکان لێ دەدرێت بۆ ئەوەی کەشێکی ئارامیان هەبێت. مۆسیقایەکی ئارامە، ڕیلاکسی میوزیکی پێوترێ بۆ بزنەکانی بەکارهێنین و هەستەکەین پیان ئارام بن. ئاژەڵێکی تەندروست پێویستی بە خۆراکی تەندروست هەیە و خۆراکیش تێچووی لە 160 بەرەو ژووری هەموو کێڵگەیەکە، بۆیە بایەخدان بە خۆراک یەکێکە لە کارەگرنگەکانی ئێمە. مەتبەخی ئێمە تەواو ئۆتۆماتیکە، چۆن ئۆتۆماتیکە لەلایەن کۆمپانیای سیپلۆی هۆڵەندیەوە دابین کراوە، تێکڕای فۆرمولەی خۆراکەکە ئامادەکرێ. هەر گروپێک ئاژەڵ گروپێکی شیدەر فۆرمولەی جیاوازی هەیە، گروپی ئاوز فۆرمولەی جیاوازی هەیە، گروپی تازەزاو ئەم گروپە تازەزاون فۆرمولەی تایبەتی خۆیان هەیە. ئەم فۆرمولانە لە ناو سۆفتوێریش ئامێرەکەیە جێگیر کراوە، کارمەندی خۆراکی بەیانیان سەعات 6 بەیانی تەنها کلیک لە فۆرمولەی ئەم گروپە ئاکات و خۆراکە ئامادەکرێت. کاتێک گوانەکانیان پڕشیر دەبێت هەمویان چاو دەبڕنا شوێنی دۆشینی ڕۆژانەیان. 12 کاتژێرجارێک بزنەکان دەهێنرێنە نۆرەی دۆشین. کاتێک نزیک دەبنەوە لەو شوێنەی کە دەیان دۆشن پەلەیانە خۆیان نۆرە دەگرن و بۆ ئەوەی باریان سووک بێ و بدۆشرێن. هەر بزنێک لە ژەمێکی دۆشیندا نزیکەی 2 کیلۆ شیر دەدات. شوشتنی گوانەکانیان و تێستی شیرەکە قۆناغی یەکەمی دۆشینن. کاتژێر 6 بەیانی و 6 ئێوارە بە نوێترین ئامێری سەردەم و پێشکەوت و بزنەکان دەدۆشرێن. ئامێرەکان لە 5 خولەکدا 48 بزن دەدۆشن. ئەو شیرێکە لێرە ئەدۆشرێ بە چەندی فلتەر اینجا ئەگاتە تانکی ساردکەرەوەکانمان و بەوکاریەوەی شیری بزن منبعێکە بۆ ئەوەی کە ناوەندێکی زۆر باشە بۆ ئەوەی گەشەی بەکتریا و مشەخۆرەکانی تێدا دڕوودا. بۆی ئێمە بە سیستەمێکی زانستی و جیهانی تانکی ساردکەرەوەکانمان لەسەر پلەی گەرمی 3 پلە جێگیر کردووە کە دەبێتە هۆی وەستانی گەشەی بەکتریا و مشەخۆرەکان و ئەم شیرە بۆ ڕۆژی دواتر کە لە تانچەکەمان ماوەتەوە لە ڕێگەی ئۆتۆمبیلی تایبەت بە ئەگوازرێتەوە بۆ کارگەی ڕاستان. ڕۆژانە 20 تۆن لەو شیرەی لە خەڵکی دەکڕن و 5 تۆن شیری بزنی چێلگەی خۆیان دەگوازنەوە کارگە. ڕووبەری کارگە 100 دۆنمە و
تاوەکو ئێستا 80 ملیۆن دلار تێچووی بووە. ساڵی 2022 بەردی بناغەی کارگەی ڕاستان دانراو. ئەم ساڵ بەشێکی کارەکانی تەواو و ئێستا 18 بابەتی جۆراوجۆری بەرهەمی شیرەمەنی دروست دەکات. پلانی کارگەوایە تا کۆتایی ساڵ ڕۆژانە 1000 تۆن شیر بکرێت و بیکاتە 50 بابەتی جۆراوجۆری شیرەمەنی. ئەمە دەبێتە دەرفەتێکی باشی کار بۆ خەڵکی سنووری پارێزگای هەڵەبجە بۆ ئەوەی هەرچەند بۆیان دەکرێت ئاژەڵی شیردەری ماڵی بکڕن و خەمی فرۆشتنی شیرەکەیان نەبێت ڕاسان لێیان دەکرێتەوە. ئێستا کارگە خاوەنی 5 هۆڵی گەورەی وەبەرهێنانە 300 کەس کاری تێدا دەکەن و 18 بابەتی جۆراوجۆری شیرەمەنی دروست دەکەن. ڕۆژانە بەرهەمەکانیان دەگوازنەوە بازاڕەکانی شار و شارۆچکەکانی عێراق و باشووری کوردستان. خاوەنی کارگا ئاسۆ حاجی مەحەممەدی بامۆکەیە و برازاکەی هەڵسوڕێنەری کارەکانی کارگەیە. لێرە هەدەفمان ئەوەیە ئومێدێک ببەخشینەوە بە خەڵکی هەڵەبجە کە بتوانن بەرهەمەکانیان ساخ بکەنەوەانێ. خۆشببختانە لەوەتەی کە ڕاستان کراوەتەوانێ بینین جوتیارێکی زۆر گرنگی بە کەرتی ئاژەڵداری ئەدات ئەگەر با بڵێ مانگایەکە و بکردێتی بە دوانە گەردوانی و بکرێتی بە چوار. ئەمەش بەڕاستی زیاتر تەژع و پشتگیریمانەکات کە ئێمە زیاتر احتیمام بین بە پرۆژەکەی خۆمان. ساڵانە بە نزیکەی 2 ملیار دلار بەرهەمی شیرەمەنی و بەرهەمی سپیایی لە دەرەوەی وڵات ئەکڕێت و هاوردەی وڵاتی عێراق ئەکرێت. هەڵبەت ڕاستان بەشێک لەم بودجە زەبەلاحەکە ئەڕاتە دەرەوە ئەیگەڕێنێتەوە بۆ ناوخۆی خۆمان و ئەتوانین ئابووری خۆمانی پێ بژێنین. بامۆکەیەکان بەناوبانگنەوەی کە قوتابخانەی زۆریان لەم سنوورە دروست کردووە. خەڵکێکی گونشین کاتێک کە بیهەوێت 1-2 مانگا بکڕێ بۆی ناکرێ. دەرفەتێکی ناوێ بۆ ئەوی مانگا و ئاژەڵی شیردەر بکڕێت و دواتر شیرەکەی بێ بفرۆشێتەوە. ئەو بیرۆکەیە لە بەرنامەمانە هەیە بەڕاستی کە بتوانین هاوکاری ئەو جوتیارانە بکەین کە ئارەزومەندن بەوەی کە ئاژەڵداری بکەن و شیرەکانیان لێرە ساخ بکەنەوە. هەموو کەسێک کە دێتە ناو کارگا ئەبێ ئەم ڕێنمایە تەندروستیانە جێبەجێ بکات بۆ ئەوەی خاڵی بێت لە هەرچی ڤایرۆسە. جارێکی دیکە لە نێو کارگەدا پشکنین بۆ شیرەکە دەکرێتەوە تاوەکو دڵنیانە بن لە کوالێتیەکەی شیرەکە ناچێتە هۆڵی پیشەسازی. ئێمە 2 جیازی پێشکەوتومان هەیە کە لە ئێستا ئێمە ئەو جیازانە بەکارەهێنین بۆ شیرەکە ڕێژی چەورەکەمان بۆ دیارەکە پرۆتینمان بۆ دیارەکە ئەو ماوادانی ترکە لە ناو شیرەکە هەند ڤیتامینەکان کوالێتی شیرەکەمان بۆ دیارەکە بە تەواوی پرۆسەی دروستکردنی بەرهەمەکە ئێمە بەردەوامین لە تێستکردن. هەر قۆناغێک لە قۆناغەکان ئەبڕێت ئێمە تێستی بۆ ئۆکەین دووبارە چی مایکرۆیی چی کیمیایی. شیرە پەسەندکراوەکە لە ڕێگەی سیستەمێکی ڕێکخراوە دێتە ئەم بەشەی کارگا. ئێرە ژووری کۆنتترۆڵە. لێرە بڕیار دەدرێت چەند و چ بەرهەمێک دروست بکەن. خەزانی شیرەکانی ژووری کۆنتترۆل بە تەواوی هێڵەکانی بەرەمهێنان بەستراونەتەوە و بە یەک کلیک ڕووباری شیریان بۆ بەردەدرێتەوە. چاودێری هەموو بەشەکانی کارگە دەکات بە تایبەتی بواری پاستۆریزیشن و هۆمۆجینایزیشن. ئێمە پێشکەوتوترین سیستەمی بواری کارگەی شیرەمەنی بەکاردەهێنین کە ئەویش پلان ماستەری تێتراپاکە کە هەمیشە لەگەڵ کۆمپانیای تێتراپاکدا ئێمە لەگەڵ ئەپدەیتین
و پرۆدەکتەکانمان بە نوێترین ئەپدەیت و بە باشترین کوالەتی دەخینە بازاڕەوە. ئەم بەشەی کارگا دە جۆر ماست بە 15 قەبارەی جیاوازەوە دروست دەکات. سەرەتا شیرەکە دەکوڵێندرێت و گەردیلەکان یەکسان دەکرێن و سار دەکرێتەوە. دواتر بۆ ماوەی 7 کات ژێر لەم خەزانەدا دەمێنێتەوە و هەوێنی تێدەکرێت. بەم ڕیزە ئامێرەش قۆناغەکانی دروستکردن و پاکەتکردنی بۆ دەکرێت. جارێ ماسی سینێ دەگەڵ خەڵ زۆری لەسرە لەگەڵ خامەکان بازای خەڵ زۆر حەزیێنی دوو ئەو ماسە زۆرەشمانە ئەینێرین بۆ بەسڕەوەوان ئەو ماستە بچووکانە ئەوە زیاتر بۆ خوار و ناوەڕاستی عێراق. ماستی گەورە زیاتر ڕەنگە بۆ باشووری کوردستان بێت نا؟ ئەگەر بەردەوام شیرتان هەبێت دەتوانن ڕۆژانە چەند تۆن ماز دروستکەن؟ وەڵا ئەگەر بەردەوام شیرمانێت تەقریباً 13 تەن ماز بەرەمێنی. لەم هۆڵەشدا سێ جۆردۆ بە تامی سادا، نعنە و لیمۆ بە قەبارەکانی 1 لیتری و 500 ملیلیتر و 250 ملیلیتر بەرهەم دەهێنرێت. بە یەک کاژێری کارکردن 15,000 لتر لە دەبە دەکرێت و پاکەت دەکرێت. دۆیەک سەرچاوەکەی شیر و پونجی هەورامان بێت دەبێت تام و چێژەکەی چی بێت؟ وەڵا بەس ماشەڵڵای دەوێت. چەند جۆرێک ماستا و خامە و چەندین زۆر پەنیر لەم کارگەیەدا بەرهەم دەهێنرێن. پەنیری بزن لە نایابترینیانە و دەگمەنترین بەرهەمەکانی سەراسی عێراقا. زۆری بەرهەمەکە وای کردووە دەیان گەنج هەلی کاریان بۆ بڕەخسێت. هەڵەبجە وەک بڵێن شارێکە کار پەیداکردن تێیدا کەمێک ئەستەمە. بەڵام لە ئێستا سپاس بۆ خۆی گەورە بە بۆنەی ئەم کارگەیەوە دەتوانین هەلی کار بۆ خۆمان و بۆ گەنجەکانمان بڕەخسێنین. و من لێرە لە بەشی پەنیر کار دەکەم، دروستکردنی پەنیر بە تایبەتی پەنیری بزن، چونکە پەنیری بزن بەپێی توێژینەوەکان ئەو توێژنەوانەی کە لە سەردەمی تازەگەریا کراون دەری دەخات کە بە سووترین پەنیرە بەهۆی بوونی پێکاتە خۆراکیە بەهێزەکانی ناوی بۆ تەندروستی مرۆڤەکان. ئەم پەنیرە لێرە بە شێوازێکی سروشتی دروست دەکرێت، واتە ئەو شیرەی بۆی بەکاردەهێنی شیرێکی بزنی خۆماڵیە، واتە شیرێکی فرێش و سروشتیە. هەمان ڕۆژی بەرهەمهێنان بەرهەمەکانی ڕاستان دەگوازرێنەوە بازاڕەکانی عێراق و باشووری کوردستان. 160 بەرهەمەکانی کارگا بۆ خوار و ناوەڕاستی عێراقا. ڕۆژانە ژمارەیە کامیۆنی بار هەڵگر دەگەنە هەڵەبجە و بەرهەمەکان دەگوازنەوە. ئێمە لە هەموو کوردستان و عێراقا وەکیلمان هەیە، وەکیلەکانمان تەڵەب و داواکاری خۆیان نەخەنە ڕوو بۆ ئێمە و ئێمە ئامادەکاریان بۆکەین لە ناو کارگەیە و بەرهەمەکانمان بە فرێشی و بە تازایی ئەگەێنرێتە دەست وەکیلەکانمان بۆی بگەێنە دەست نقطەی فرۆشەکان. ڕاستان لە تەواوی عێراقا وجودی هەیە لە دووەک و زاخۆ بیگرە هەتا و کوفاخ. نانێکی بەیانی بە بەرهەمە شیرەمەنیەکانی ڕاستان بخۆیت تا ماویت لە بیری ناکەیت. جاخوانەکەش کسۆڵەیەکی هەورامانی بیڕازێنێتەوە. هەموو ئەمانە 18 جۆر بابەتی شیرەمەنی کارگەی ڕاستانن. لەمڕۆوە ئەچێتە سەر سفرە و خوانی هەموو ماڵێک. ئێمە تەنیا شیر ناگۆڕین بۆ بەرهەمی خۆماڵی، بەڵکۆمانەوە توانای خەڵک بگەڕێنینەوە بۆ بەرهەمە خۆماڵەکانمان. تۆ تا ئێستا تامی ئەم پەنیرەت کردەوە؟ ئەم پەنیرە لە شیری بزنی خۆماڵی دروست دەکرێت. دەرمانە دەرمان. تۆ ماستەکەی ئێمەت خواردەوە؟ خەریکمەی خۆم. ئێمە لە شیری خۆماڵی دروستمان کردووە. خۆشە. زۆر خۆشە. هەموو ڕۆژێک تەواوی بۆڕیەکانی گواستنەوەی شیر دەشۆردرێن. ئەو ئاوەی بۆڕیەکانی پێپاک دەکرێتەوە. ئەگەر ڕیسایکلین نەکرێت
زیان بە سروشت و ژینگە دەگەێنێت بەڵام ڕاستان چارەسەری ئەوەشی کردووە. گەورەترین پرۆژەی ریسایکلین لە عراقا بکەنەوە کە بە توانای 800 متر سێجا لە ساعتێکە توانای پاڵفتەکردنی ئاوی هەیە ئەکە خۆی ئەدا لە تێچووی 3 میلیۆن دلار. ئێمە ئاوێک ئێستا توانین لەم پرۆژەیە بەرهەمبێنی کە ئەتوانرێت بخورێتەوە. تاوەکو ئێستا بازاڕەکانی باشووری کوردستان ناوەندێکی باشی فرۆشتنی بەرهەمە شیرەمەنیەکانن، بەڵام خەریکە بەرهەمە خۆماڵیەکانیش دەبنە ڕکابەرێکی باش و ڕۆژ دوای ڕۆژ متمانە لای کڕیار دروست دەکەن. خاتونی بەرەس دەمێکە سیر دەکەم بینیم کە دوو بەرهەمت دەستدایە هەردووچان ڕاستان بوون. بۆ ڕاستانەکڕی؟ وەڵاهی بەرهەمی ڕاستان بەرهەمێکی خۆماڵیە، بەرهەمێکی فرێشە، دەزانین لە وڵاتی خۆمان دروست دەکرێت و بێمەوادی کیمیاییە پێشتر بەکارمان هێناوە کوالێتێکی باشی هەیە. داهاتەکەی بۆ وڵاتی خۆمان دەبێت لە باتیەوەی بڕوا بۆ وڵاتانی دەرەوە. ینی بیر لەوە شەکەوە کە پارەی تۆ لە ناو خۆدا دەساو دەستکە باشترە لەوەی بڕوا بۆ وڵاتانی دەرەوە. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی ڤێتەرنەری هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 250,000 لتر شیر لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت لە کاتێکدا پێویستی ڕۆژانەی 500,000 لتر شیرە. لە خاچی هەڵەبجەوە تامی ژیان گەیشتە هەموو کوردستان. ئەمە چیرۆکی شیر نییە، بەڵکو چیرۆکی ئەو خەڵکەیە کە لە دوای ناخۆشی ژیان و هیوا هەڵدەبژێرن. ئەمەش بەهێزترین کەیسی مەیدین کوردستانە. مەید ئین کوردستان بە سپۆنسەری کاڤین فارم.